سووری مانگانە بە ئەخیر قۆناغی گەشەکردنی کچدا ئەندرێت پێش ئەوەی کە سووری مانگانە دەست پێ بکە هەموو کچێک باڵای بەرزە بێت مۆکان دروستە بێ لە ژێر باڵ و لەگەڵیا سنگ گەورە ئەبێ بەرەبەرە ئەمانە ئەم گۆڕانکاریانە تقریبن لە 9 ساڵی و هەستی پێ ئەکرێ بەڵام کە سووری مانگانە دەستی پێکرد ئەمە بێتە ئاخیر گۆڕانکاری لەوانەیە بگاتە 12 ساڵ جاری وا هەیە سووری مانگانەکە تاخیرترە بێت ئەویش زۆر جار بۆ ماوەی بۆی هەیە لەوانەیە ئەگەر نیشانەکانی تریتیا دەرکەوت بێ بە سووری مانگانەکەی نەهات بێ و هیچ ئازارێکی نەبێ کچەکە زۆر جار بە تەبیعی بینین تا 15 ساڵ جاری وا ئەشگاتە 7 ساڵ بەڵام ئەبێ نیشانەکانی تری بۆ هات بێ و هیچ ئازارێکی نەبێت سووری مانگانە کە دەستی پێکرد هەموو مانگیەکە بەڵام 21 ڕۆژ جارێک تا 35 ڕۆژ جارێک بێت بەلای ئێمەوە ئاساییە بەڵام ئەگەر وەریگرین زۆربیان لە 28 ڕۆژ جارێکە کە سووری مانگانەیەت لەوانەیە هەست بە تۆزی ئازار بکات ئازارەکە لە بەشی خواردەوەی سکە بێت جاری وایە لەگەڵ یا تۆزە ڕشانەوە بێتاقەتی ئەبێ بەڵامە بێ ئەم ئازارانەوە نەکات کە ڕێگری بکات لە ئیشی ڕۆژانەی یان چوون بۆ مەکتەبی ئەبێ کەم بێت ئەگەر زیاتر بوولەوە یان لە ڕۆژی یەکەمی زیاتر خیان ئەوە لەوانەیە پێویستی بەلای دکتۆر هەبێ سووری مانگانە کە یەت 3 ڕۆژە خیانێت تا 5 ڕۆژ لە هەموو سووری مانگانەکەیان لەوانەیە لەم 5-6 ڕۆژەیە ئەبێت بەلایەن 50 سیسی خوێن ببینێ 50 سیسی یانە کاتە نیو پیاڵە زۆر جار نەخۆشیێت نازانەکەی ئەو ناتەبیعیان لەوانەیە زیاتر ببینێ کە بوو بە 80 سیسی ئێمە پێڵێن خوێن بەربوون ئەمە سووری مانگانەی تەبیعیە سووری مانگانە بەپێی بۆ ماوەی و بەپێی هەنێ هۆکاری تر لەوانەیە کاتی کۆتایی هاتنەکەی جیاواز بێ بەڵام لە زۆربەی خەڵکە تا 50 ساڵ جاری واشێت تا 51 ساڵ ئەخیانێ دوای ئەوە ئەگەر بوو بە 52 ساڵ و سووری مانگانە هەرما ئەوە پێویستی بە سەردانی پزیشکەیە یان هەیە زووتر سووری مانگانەکەی تەواو بێ بۆ نمونە لە 40 ساڵیان 42 ساڵ ئەوانە پێوتێ ناتەبیعی چونکە ئەگەر سووری مانگانی بۆ دروست نەکەینەوە یان هۆرمۆنەکانی بۆ چاک نەکەین ئەوە زیانێکی زۆر بە تەندروستی خانمەکە ئەگەێنێ سووری مانگانە جاری وایە پێشوەخت دێت کاتە نیشانەکان دەرەکەوێت بە سەریعی و لەوانەیە مناڵەکە 9 ساڵ بێت سووری مانگانی دەرکەوێت کە سووری مانگانە دەرکەوت هەنێک گەشە هەیە ئەوەستەیە کە لەوانە باڵایە چونکە کە ئیسترۆژین لە خوێنە زیاد بوو بۆ ئێسقانەکان مەجای باڵابەرزی ینی درێژبوونیان نابێت لەبەرەوە مناڵەکە لەوانەیە کورد دەرچێت بۆیە بێ دایکەکان ئاگیان زۆر لەوە بێت ئەو کاتە پێویستەکە سووری مانگانەکان بۆ بوەستێنین تا ئاگاتە بەرزێکی تەبیعی وەکو دایک و باوکی دەرچێت هۆکارەکانی زۆربەی کاتی هۆکارێکی خراپ نییە لە خۆی هۆرمۆنەکان تێکەچێت بەڵام جاری واشەیە علاقی بە هەنێ تەغیری هۆرمۆنەکان هەیە یان لاوانێ بە مناڵی سەحای گرت بێ یان وەزنی زیابیان کەم بێ مناڵەکە بەڵام زۆربەی کات لە زۆربیانە هیچ هۆکارێک نییە لەبەرەوە ئێمە چیەکەین گەڕین بە دوای هۆکارە ئەگەر هیچمان نەدۆزیەوە سووری مانگانەکەی بۆ ئۆستێنین تاوەکو ئەبگاتە بەرزیەکە لەگەڵ دایک و باوکی و لە عیلەکان بگونجێ زۆر جار ئەیوەستێنین تا 12 ساڵ دوو جۆر ئازارمانەیە لە کاتی سووری مانگانە یەکێکیانەوەی کە پێوترێت تەبیعی ئەوە لەگەڵ سووری مانگانەکە دەست پێەکە بۆ نمونە یەکەم ڕۆژە خیانێ یان لەوانەیە بگاتە دووەم ڕۆژ ئەویش ئازارەکە چۆنە وەکو ئازارێکە ئەوەت و ئەڕوات ئازارەکە نەخۆشەکە لەوانەیە لەگەڵ یا پشتی بێشێ لەوانەیە تۆزە بڕشێتەوە لەوانەیە تۆز سکچوونێکی لەگەڵا هەبێ بەڵام ئازارەکە نابێ ئەوەنە زۆر بێکە وای لێ بکە نەتوانێت بچێت بۆ مەکتەبیان ئیشەکانی بکانە دەوامی بکە کە لەوانە زیاتر بوو ئەوە ناتەبیعیە بێ جۆرێکی ترمان هەیە ئەوەیە کە لە پێش سووری مانگانەکەەوە دەست پێکە بەڵەگەڵ تەواوبوونی سووری مانگانەکە هەر بەردەوامە ئەم جۆرانە پیانوتی ئۆرگانیک واتە سەبەبێک هەیە لە هۆکاریکن کە بێتە هۆی ئەوەی کە ئەم ئازارە هەبێ بۆیە ئەو جۆرە ئەبێ بچێتە لای پزیشک بەکارهێنانی ئازارشکێن لە کاتی سووری مانگانە زۆر ئاساییە نابێ خانمەکە ئازاری ئەوە زۆر بێت و نەتوانێت بچێ ئیشەکانی بکە لەبەرەوەی کەم جار بە پاراستامۆڵ دەست پێکەین کە ئازارشکێنێکی هێواشە ئەگەر بەوە باش نەبوو ئەنجاچین بۆ ئازارشکێنە بە قوتەکان ئەگەر بەوەش باش نەبوو جاری وایە لەوانێ پێویستکە ئێمە هۆرمۆنەکانی بینین بۆ چارەسەرکردنی ئازارەکەش بەکاریە چونکە ئەو کاتە سووری مانگانەکەی وای لێکە ئەو مانگا هێلکە دروست نابێت لەبەرەوە ئازاری کەمترە بێت و بۆ هەم بۆ ڕێخستنەوەی سووری مانگانش بەکاریە و هەنێ جاریش بۆ کەمکردنەوەی خوێنی سووری مانگانش بەکاریە کاتە هۆرمۆنەکان زۆر جار بۆ یەکشت بەکاریان ناین بۆ دووسێشت بەکارێنین ئەوانە لە کاتی سووری مانگانە نابێتە هۆی کیس بەڵام ئەگەر لە ناوەڕاستی سووری مانگانەکە بەکاربێن بۆ نمونە کاتێک کە هێلکەکە گەورەیە لە ڕۆژی 11 و 12 ئەوانە لەوانەیە هەنێ لە ئازارشکێنە بە قوتەکان وا بکەن کە نێڵە هێلکەکە بتەقێ و کیس دروست بێ بەڵام لە کاتی سووری مانگانە نابێتە هۆکاری شتێک
هەنێک کەس داوا ئەکات دەڵێ ئەمە سووری ماگانەکەم بۆ هەفتێ بیوەستێنم جاری باڵە بۆ 2 هەفتە بیوەستێنم ئەمانە بە چیە وەستێنی بە هۆرمۆنەکانیان وەستێنین و کاتێکیش کێمە هۆرمۆنەکانیان نەیە هۆرمۆنەکانی جسمی ئینسانی خۆی تێکی ئین لەبەرەوە شتێکی زۆر ڕاستنی ئەوە ینی بۆ سەفەرێک بۆ شتێکی بەسیت باش نێ سوورەکان تێک بین و زۆر جار کە حەبەکان ئەوەستێنێ سووری ماگانەکەی لەوانێ بۆ 1-2 مانگ تێک بچێت و دوای چاک بێتەوە شتێکی ئاسایی نییە ئەمەیکە ئێمەیکین سووری ماگانە خۆی خواوای داناوە تا تەمەنێک هەیە تا 50 ساڵی هەیە دوای ئەوە ئیتر خۆی ئەوەستێ کاتێک ئەوەستێ کە هێلکە نەما لە ناو هێلکەدانە ئەو کاتە سووری ماگانەکە ئەوەستێت و خانمەکە هەست بە هەنێ کەمی هۆرمۆنەکانەکە بۆ نمونە گڕە و گەرمای بۆیێت تۆزێ حساسترە بێ لە جاران حەزی بەناو قەڵەباڵغی زۆرتر بۆ ئێستا حەزی لە نامێنێ تۆزێ جار خەوی تێکە چێ دوای بەرەبەرە کە زۆری پێچوو ماوەکەی لەوانەیە تەسیر بکاتە سەر میزەڵان و میسکردن و ئەوانی زیاتر ببێت دوای ئەوە گەر هەر هۆرمۆن وشت بەکارنێنێ لەوانەیە بێت هۆی ئسقانەکانی تووشی کەمی کالیسیۆمە بێت کە پێویستەکە کالیسیۆم وەرگێ ئەو کاتانە یان زیاتر ئەبێتە هۆی هۆکاری بەرزبوونەوەی فشاری خوێن و نەخۆشەکانی دڵزیاکە لەبەرەوە پێویست ناکە لە هیچ تەمەنێکە لە خۆمانەوە هۆرمۆنەکان بوەستێنین و سووری ماگانە بوەستێنین هەنێ جار هەیە کە نەخۆشەکان لە تەمەنی 48 ساڵ و ئەوانەیە کە پێش ئەوی سووری ماگانە تاوا بێ پێشەوەی هێلکەکان تاوا بێ تووشی نەزیفە بن ئەوانە جاری وایە دکتۆر خۆی پێویستەکە سووری ماگانەکەی بۆ ئۆستێنێ بۆ کاتی بۆی نەزیفەکەی بۆ بۆستێنێ یان ئێستا شتی تازەتر هەیە لەوە هۆرمۆنەکان ناوەستێنین هەر جۆرە لەولەبێکەیە کە پێوتێ مێرینا لە ناو خەڵکە پێوتە لەولەبی هۆرمۆنی ئەوە دانین و کۆنتترۆلی مناڵدانمان بۆکە حتا پێز ناکە مناڵدانیش لا ببرێ لەو ئەمرانەیە چونکە هەر کاتێک مناڵدانمان لابرد هێلکەدانەکان بۆ ماوەیەکی کەم ئەژین و ئەمرن دوای یەکسەر وەکووە نەخۆشەکە گەورە بکەین بکەینە تەمەنی 50ەکانەوە هێلکەدانەکان لابەرێ یان ڕەحمەکە لابەرێ بەڵێ ئەوە زۆر زیانێکی زۆری پێکە چونکە هۆرمۆنی ئیسترۆجین هۆرمۆنێکە هۆرمۆنی ژنانەیە پێستمان جوانەکە دڵمان بە باشی ئەمێنێتەوە ئەسقانەکانمان بە باشی ئەمێنێتەوە حتا سایکۆلۆجی و باری دەرونیمان بەهۆی ئیسترۆجینەوەیە ژنکە تۆزە فەرقی هەیە لەگەڵ پیاوە کاتێککە تۆ هێلکەدانەکان لابەیان ڕەحم لا ئەبەیت ئەو هێلکەدانە مردن ئیتر یەکسەر بیتە تەمەنی 50ەکان یەکسەر گەورە ئەبی ئیتر نیشانەکانی ئەو تەمەنە لێ دەرەکە بۆ نمونەوەکو بۆم باسکردی گڕە و گەرمایە نەخۆشی دڵە نەخۆشیەکانی ئەسقانە نەخۆشی میزەڵان و ئەوانەیە ئەگەر پێویست بکات بۆی کە بە تایبەتیوانی کە نەزیفە بن سووری ماگانە نەتوانین بۆ بۆستێنین لە ڕێگەی ئەو لەولەبەی کە بۆم باسکردی لەولەبی هۆرمۆنی مێرینە ئەو کاتەی خینە ناو ڕەحمەکەەوە بەس لەویا ئیشەکە هێلکەدانەکان لەولا ئیشی خۆیانەکەن و هۆرمۆنی ئیسترۆجینت هەرە بێ ئەو کاتە کە بەس ڕەحمەکە ناوپۆشی ڕەحمەکەمان بۆ تەنکە کاتەوە نەزیفەکەمان بۆ ئۆستێنێ ئەوە باشترین ڕێگەیە نەک باشترین ڕێگەیە ڕێگەکانی ترەوەیە کە ڕەحم لابەرین یان جۆرە هۆرمۆنێکی تر هەیە کە ئەین لە خانمەکان بەس ئەوە بۆ کاتێکی دیاریکراوەین بەس بۆ 3 مانگ نابێت لە 3 مانگ زیاتر بدرێ ئەو هۆرمۆنە ئەویش چیەکە بە تەواتی هێلکەدانەکانە وەستێنێ بۆی نەخۆشەکە بۆی بزانین نەزیفەکەی باشە بەیاننا ئەمیش بەس بۆ 3 مانگ کە لە 3 مانگ زیاتر بەکار هات نیشانە خراپەکانی دەرەکەی بۆ نمونە نەرمبوونەوەی ئێسکەکان سووری مانگانە خۆی زۆرتر ئەتما دەخاتە سەر هێلکەدانەکان و لەگەڵ ڕەحم ینی مناڵدان خۆی وەستانەوەی بەبێ هۆکارێکی گرنگ پێویست ناکە بکرێت ئللا ئەگەر پێویست کات و دکتۆر قەرار با بۆ نمونە نەزیفێکی زۆرە و وەستانی نییە ئەوش باشتر وایە تاوەکو بتوانین بە عیلاج باشترەوە لەوەی کە ڕەحمەکە لابین و کاتێکیش کە سووری ماگانە خۆی ئەوەستێت لە دوای 50 ساڵەوە هەنێک کەس نیشانەکانی ئەوە نەزۆرە کە پێویستی بەوەیە هۆرمۆنی بینێ ئەو کاتە ئەتوانین هۆرمۆنیەکانی بینێ بەڵام ئەگەر ساڵێک سووری ماگانە وەستا و هەچ کاتی ئەو خانمە خوێنی بینی ئەمە زوو بچێ بۆ لای دکتۆر بۆچی چووکە لە دوای ئەو تەمەنانەوە نەخۆشیەکانی هێلکەدان و نەخۆشەکانی ناوپۆشی ڕەحمزیاکە بۆ نمونەوەی کێلانە شیرپەنجەی ناوپۆشی ڕەحمە لەبەرەوە لە دوای وەستانی سووری ماگانە بۆ ساڵێک هەر بینینی هەر خوێنێک یەکسەر بێ نەخۆشەکە بچێت بۆ لای دکتۆر و لاوانەیە پێویستکە بە هەنێ فەحسکە بۆی بکرێت